هەر گوندێ مەژی وەک وا گوندێ دەردۆر ئۆدا گوند هەبوو پشتی خەلکێ شیف دخواریانی بۆ چاخی گۆڕۆ چوو ئاوا پشتی نمێژا ماغربی شیف دخوارن مێرد چوونە ئۆدێ و ژن و زارۆک لە مالات گهاناوە هەر چەند مال دەبەرگت گهانادوو مالامە تایبەت ئەم نیوێ گوند دەبوون وەک ئۆداکێ بوون مالامەژی یعنی ئەو جیرانێمە تەف مالامە کۆمت بوون ئەژی بچوو بووم جەم دایکا خۆ بووم ژنێ جیرانە دەهاتن کەچک دەهاتن چیرۆک دگوتن لیستۆک هەبوون ئێوارە ئەو لیستۆک یعنی بڕاستی ئەو نادنیژێ من هاتە کۆلان کارم بێژم ژێدەرامە یعنی کانیە چیرۆکی گوشخوا ئەس چیرۆکات نویسێنم بێتر و هەمژی ئەز مژوولی فلکلۆرم و ئەس بێژم ئەو سەردەم بوو حەزکردنامە ژ فلکلۆر ژ چیرۆکارە ژ سترانێ بەرێرە ژ مامکارە ژ پەند و شیرەتارە گەلێک تشتێ گردای فلکلۆر ئێمە حەزکردنامە ژوێ هاتیە